بەرگریە سەرسەختەکەی شەروانان ئەمریکا ناچار بە هاتنە سەرخەت دەکات و تورکیاش تووڕە دەکات بەهۆی دژایەتیکردنی ڕۆژئاوا ژمارەیەک دامەزراوە و کەسایەتی هۆشداریەکی تون بە کەناڵی جەزیرە دەدەن. هەروەک ستاندەر دوێنێ ڕایگەیان کۆبوونەوەکەی پارتی و یەکێتی لەبارەی سەرۆک کۆمار بێ ئەنجام کۆتایی هات. بەرگریە سەرسەختەکەی شەروانان بەرامبەر بە هێرشی گروپەکانی سەر بە دیمەشق بۆ تا جێگەی سەرسوورمانی لایەنەکان چونکە پێیان وابوو لە ماوەیەکی کەمدا شەڕەکە کۆتایی پێدێت، بەڵام بەرگری شەروانان بە چەکی سووک و مامناوەند وای کرد لایەنەکان بگەنە ئەو بڕوایەی کە کێشەکە بە شەڕ چارەسەر نابێت. ئەمڕۆ وەزارەتی دەرەوەی ئەمریکا ڕایگەیان تۆم باراک نێردەی تایبەتی ئیدارەی ترامپ بۆ کاروباری سووریا هاتۆتە سەرخەت بۆ پەیوەندیکردن بە لایەنەکان بۆ ڕاگررتنی شەڕەکە و هەوڵدان بۆ چارەسەرکردنی کێشەکە لە ڕێگەی دیالۆگ. ئاوکات تورکیاش کاتێک زانی هێزەکانی سەر بە شەڕع ناتوانن بربەستی گەڕەکە کوردیەکان تێپەڕێنن، ئامادەی خۆی بۆ دەزوەردان دەربڕی بۆ ئەوەی هێزەکانیان بەشداری لە گرتنی ئەو دوو گەڕەکە بکات. بەڵام شەڕەکە تاوکو ئێستا بە سەختی بەردەوامە و شەڕڤانانیش ڕەتیان کردوتەوە بە هیچ شێوەیەک گەڕەکەکان ڕادستی گروپە چەکدارەکان بکەن. بەهۆی دژایەتی بەردەوامی کەناڵی جەزیرە دژی ڕۆژاوای کوردستان و هەسەدە و شەڕڤانان و بڵاوکردنەوەی ڕق و قینە دژیان ژمارەیەک دەستگا و دامەزراوە و کەسایەتیەکانی کوردستان پەیامێکیان ئاراستەی کەناڵی جەزیرە دەکات، پەیامێکیان ئاراستەی کەناڵی جەزیرە کردووە و هۆشداری پێدەدەن لە بەردەوامیدان بەو سیاسەتا دوژمنکاریەی پەیڕەوی دەکات. لە ڕاگەندراوەکەدا کە دەستگای ستاندەریش واژووی کردووە هاتووە کە ئەو ڕێبازەی جەزیرە لە ڕووماڵکردنی ڕووداوەکانی ئێستای سووریادا گرتوویەتە بەر بە تایبەتی لە بوارەکانی هەستیاری نەتەوەیی و ئاینیدا نیگەرانی کردووی. زەختیش لەوە دەکەنەوە پێشتر لە پەلامارەکان بۆ سەر عەلەوی و دروزەکان ئێستاش پەیامی هاندان دژی گەلی کورد دەرکەوتووە. ئەمڕۆ شاندێکی پارتی لە هەولێر سەردانی یەکێتی کردو لەبارەی پرسی سەرۆک کۆمار و پرسی پێکەنانی حکوومەت یارەمی کوردستان کۆبوونەوە. ستاندەر زانیویەتی لە کۆبوونەوەکە شاندی پارتی بە شاندی یەکێتی وتووە ئەگەر کاندیدی خۆیان بۆ پۆستی سەرۆک کۆمار کە نزار ئامێدیە بکشێنەوە ئەوە پارتیش هەریەک لە فواد حوسێن و نەوزاد هادی کە بەربژێرن دەکشێنێتەوە. بەڵام یەکێتی تاوەکو ئێستا سوور بووە لەسەر کاندیدەکەی و ئەو داوای پارتی ڕەت کردوتەوە. ئەوە لە کاتێکدایە دوێنێ ستاندەر بڵاوی کردەوە کەوا کۆبوونەوەکەی پارتی و یەکێتی لەسەر ڕاستپاردەی نێچیروان بارزانی دەکرێت و بە ئەگەری زۆر بەهۆی لاوازبوونی پێگەی ناوبراو لە ناو حیزبەکەی کۆبوونەوەکە بێ ئەنجام کۆتایی دێت.